بە ناوی خدای گەورە میهرەبان بەڕێزان زۆر بەخێر بێن. بەختەوەرم لەگەڵتانم لەم ڕۆژە گرنگ و مێژوویە کە بەڕاستی بۆ نەوەی داهاتوو زۆر گرنگە و بۆ ئێستای کوردستان و ئاوادانی ئەمڕۆی کوردستانیش زۆر گرنگە. مەولانا جەلالەددینی ڕۆمی دەفەرمێ گوڵ لەبەر باران شین دەبێت نەک بە دەنگی هەور و بروسکە. ئێمەش بە نەرمی لەسەر خۆ بەردەوام دەبین لە ئاوادانکردنی کوردستان. جێ خۆیەتی من سپاسی دۆست و سپۆرانی یۆنانی بکەم کە ئەمڕۆ لێرە ئامادەن وەک نوێنەرانی حکوومەت و ئەو بەڕێز و پسپۆرانەی کە ئامادە بوون یارمەتیمان بدەن لە دەستپێکردنی ئەم پرۆژەیە بە تایبەتی لە چاندنی داری زەیتون. پێش ماوەیەک من لەگەڵیان دانیشتم و بۆیان باس کردم کە سەرچاوەی داری زەیتون لەم دەڤەرانەوە هاتووە. گەڕانەوەی داری زەیتون بۆ ئەم شوێنانە ئەمە خۆی مانایەکی گەورەی هەیە. هەم بەرهەمێکی بەخێر و بەپیتە بۆ خەڵکی ئەم ناوچەیە، هەم دەکرێ زۆر سوودی لێ وەربگرین لە بابەتی ئەو مەبەستەی کە هەمانە بۆ دروستکردنی پشتێنەی سەوزی هەولێر. سپاسی کەرتی تایبەت دەکەم کە یارمەتی حکوومەت دەدەن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. دەمەوێت هاوڵاتیانی خۆشەویستەوە شتێ بگەن کە ئەم پشتێنەی سەوزە خۆی وەکو ڕەگەزی کەسکایەتی دەبێ، سەوزایەتی دەبێ و خاوەنداریەتیش دەگەڕێتەوە بۆ وەزارەتی شارەوانی. بەڵام لە هەمان کاتدا ئەو کۆمپانیانەی تایبەت کە لەگەڵ حکوومەت بەشدارن بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە دەتوانن بەردەوام بن لە سوود وەرگرتن، بە تایبەتی لە بابەتە بازرگانیەکانی بەرهەمەکانی کە ئەو دارانەی لێرە بەکاردن وەکو داری بەرهەمدار دەبن. ئەمە هەمووی کارێکی یەکجار گەورە دەبێت بۆ دروستکردنی هەلیکار بۆ گەنجەکانی خۆشمان و دۆستەکانمان بەڵێن یاوەنشیان پێداوین کە ئەو گەنجانەی دەیانەوێ لەم دەرفەتە کار بکەن ڕاهێنانیان پێدەکەن بۆ ئەوەی بە باشترین شێوە بتوانن هەڵسوکەوت لەگەڵ ئەم پشتێنەی سەوزە بکەن. پشتێنەیەکی ساوس وەکو بازنە بە دەوری شاری هەولێر کە دەسوورێتەوە، ئەمە بێگومان کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر کەش و هەوای هەولێریش دەبێت. لەلایەکەوە وەرگرتن و هەڵمژینی دیۆکسیدی کەربۆن یان CO2 و دوای گەڕانەوەی ئۆکسجین بۆ شاری هەولێر و دەوروبەری دەکرێت ژینگەیەکی تەندروستتر بۆ ئێمە دروست بکات. ژینگەیەکی تەندروستتر، هەوایەکی پاکتر، ژیانێکی باشتر و بەختەوەرتریش بۆ هاوڵاتیان دروست دەکات. ئەمانە هەمووی ئەو پرۆژانان کە ئێمە هەمیشە بیرمان لێ کردوتەوە چۆن بتوانین بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین و خزمەتی وڵاتەکەی خۆشمان بکەین. لە بەرنامەکانی ئێمەدا بووە لە پێشتریش کە ئابووری هەرێمی کوردستان فرەچەشم بکەین تاکو تەنیا ئێمە لە هەموو احتیمادمان لەسەرەوە نەبێت کە نەوت و غاز و یاخود تەنیا لە کەرتێکەوە بەرەو پێشەوە بڕۆین. ئێمە لە هەموو کەرتەکان هەوڵی ئەومانداوە گرنگی پێ بدەین و بەرەو پێشەوە بین. چەند ڕۆژێک بینیتان کە پرۆژەی گەشت و گوزاری هەبووە بە بابەتی ژێرخانی ئابووری لە هەموو ڕۆیەکەوە دروستکردنی ڕێگەوبانە، بەڵام لە ڕووی ژینگە پارێزیەوە دیسان ئێمە گرنگیەکی زۆری پێدەدەین، هەم بۆ سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان، هەم دەکرێت ببێ بە سەرچاوەیەکی داهات بۆ هەموو هاوڵاتیانیش و ژینگەیەکی تەندروستتر، ژیانێکی تەندروستیش بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. بۆیە ئەو کارانەی کە پێشتر کردومانن هەمویان بۆ ئەوە بووە کە وڵاتی ئێمە ئاوادانتر بێ، خۆشتر بێ و خەڵکی ئێمە زیاتر سوود لەو نعمەتە وەربگرن، لەو سروشتە جوانە وەربگرن کە خوا بە ئێمەی بەخشیوە. دروستکردنی پاند و دروستکردنی بەندا و دروستکردنی پشتێنەی سەوز و هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین بە باشترین شێوە سوود لە ئەو سەرچاوە سروشتیانە وەربگرین کە لە وڵاتەکەی ئێمەدا هەیە و پەرەپێدان بەم پشتێنەیە دەکرێت زۆر زیاتر یارمەتی هەولێر بدا لە پاکردنەوەی ئاو هەوای هەولێر
لە خاوێنکردنی هەوای هەولێر وەکو سێک بەکاردێ بۆ ئەوەی خەڵک زیاتر بتوانن هەوای پاک هەڵمژن پێشتر قسەیەکەیە دەڵێن کە پێشینیان چاندیان ئێمە بەرهەمەکەمان خواردێمەش دەچین بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو بەرهەمەکە بخۆن بەڵام هیوادارم هەر ئێوە خۆتان بەرهەمەکەی ببینن و بەرهەمەکەشی بخۆن ئینشاءالله. ئەمە هەلی کار بۆ گەنجان دروست دەکا و هیوادارم جگە لەم پرۆژەیە پرۆژەکانی تری ئێمەش وا بکەن کە ئێمە ئەوەندە نەچار نەبین تەنیا پشت بە سەرچاوەیەکی داهات ببەستین. پسپۆری فێربوونی ئەم جۆرە کارانە بێگومان توانایی گەنجەکانی ئێمە زیاتر دەکا، شانسی زیاتر و خیاری زیاتریش بە گەنجەکانمان دەدا بۆ ئەو بوارانێک کە دەیانەوی کاری تێدا بکەن. ئێمە طبعاً پێش ئەوەی کە ئەم پرۆژانە هەمووی دەست پێ بکرێ هیوامان وا بوو بتوانێت لە ماوەیەکی زوو جگە لەم پرۆژەیە چەندین پرۆژەی تریش جێبەجێ بکەین، بەڵام بەداخەوە وەکو پێویست هاوکاریان نەکردین. بە پێچەوانەوە زۆر گرفتیان بۆ دروستکردین کە ئێمە نەتوانین پرۆژەکانی خۆمان جێبەجێ بکەین، بەڵام بە پێداگیری و بە دلسۆزی و خەمخۆری برادەران هیچ چاوانەی لە ناو حکوومەتن لە وەزارەتەکان من دەمەوێت دەستخۆشیان لێ بکەم لە وەزیرە بەڕێزەکان فەرمانبەران بەڕاستی لە ئۆفیسی خۆشم برادەران زۆر پێیەوە ماندوو بوون بەم پرۆژەیە دەمەوێت لە ئێستاوە دەستخۆشیان لێ بکەم بۆ ئەو ماندووبوونەی کە هەیەم بووە و ئەو پێداگیریەی کە هەبووە وای کردووە ئێمە نەوەستین و بەردەوام بین لەسەر خستنی ئەم جۆرە پرۆژانە و ئینشاءالله بەردەوامیش دەبین. ئێمە چاوەڕێنین بەڕاستی کەس یارمەتیمامدا ئەگەر نەیانەوێ، بەڵام ئەگەر لایەنێک هەبێ بیاوێ یارمەتیمامدا ئێمە زۆر پێی دڵخۆش دەبین، هەرچەندە ئەوەی بیستم زیاتر برادەرانمان لە دەرەوەی وڵات ئستعدادی خۆیان پێشانداوە کە یارمەتیمامدەن لەسەر خستنیان پرۆژە من لە ئێستاوە سوپاسیان دەکەم و کارتی تایبەتیش ئەگەر ئەوانەی دەیانەوێ بەشدار بن لە بەردەوامبوونیان پرۆژە دیسان من لە ئێستاوە هەم سوپاسیان دەکەم هەم دەستخۆشیان لێ دەکەم و پێشوازیشان لێ دەکەین بۆ ئەوەی بەردەوام بن لەگەڵمان بۆ باشترکردنی ئەم پرۆژەیە. بابەتی ژینگە یان ژینگە پارێزی یانیش تێکچوونی کەشوهەوا کاریگەری خراپی کەشوهەوا تەنیا لەسەر هەرێمی کوردستان نیە، لەسەر هەموو عێراق و بگرە لەسەر هەموو جیهانیش هەیە. ئەمە لە زۆربەی گفتوگۆکاندا لە زۆربەی دیدارەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵاتیش باسیاومان کردووە کە پێویستە بابەتی ژینگە پارێزی زۆر بە جددی وەربگیرێ. ئەوەی کە ئێستا دەتوانین بیکەین لەوانە سبەینێ درەنگ بێ با لە ئێستاوە هەنگاوی پێویست بەهاوێژین بۆ پاراستنی ژینگە کە کاریگەریان لەسەر جۆری ژیان و حتا پاراستنی دیموگرافی ناوچەکانیش هەیە. شوێنێک کە بە بیابان دەکرێت کە ئاو نامێنێ سەوزایی نامێنێ ژیانی تێدا نامێنێ خەڵک بیر لە کۆچکردن دەکا. ئەو کۆچکردنە لێرە ناوەستێ بۆ هەر شوێنێکی تری دنیا کە بیری لێ دەکەنەوە خەڵک بە دوای ژیاندا دەگەڕێ. کۆچ لە شوێنێک کە بە بیابان دەکرێت بەرەو شوێنێک کە سەوزایی تێدا دەڕوە. لێرەش ناوەستن بەرە وڵاتانی ئەوروپا و دەرەوە خەڵک کۆچ دەکەن. هەر لەبەر بابەتی ژینگە جگە لە بابەتی تری شەڕ و کێشەکانی تریش کە زۆر جار ئەبنە هۆکاری کۆچکردن. وێ داوامان لە وڵاتانی بیانی کردووە یارمەتی ئێمە بدەن لە سەرەتاوە بابەتی ژینگە پارێزی نەبێت بە هۆکارێکی تری کۆچکردن. چونکە لەوانەیە ئێستا لە ڕووی ئابوووریەوە هەندێک تەکلیف بکرێ، بەڵام دواتر لە زۆر بابەتی تر وڵاتانی ئەوروپی دەتوانن خۆیان بپارێزن لە کێشەکانی کۆمەڵاتی، کێشەی سیاسیە، کێشەی ئابوووریە، کێشەی ئەمنیە، هەموو ئەو کێشانەکە لەگەڵ کۆچ بەیەکەوە دەبن دەکرێت ببن بەسەر ئێشەیەک بۆ وڵاتانی بیانی. بۆیە لە ئێستاوە من داوان لێ دەکەم کە زیاتر یارمەتی دەری ئێمە بن، ئێمە ئەم کێشەیە لە سەرچاوەکەی چارەسەر بکەین و ئەمە یارمەتی خۆشیان دەدا و بێگومان یارمەتی خەڵکی ئێمەش دەدا. ئەوەی لەسەر ئێمەیە وەکو هەرێمی کوردستان هەم بیرمان لێ کردوتەوە هەم هەنگاوی کردەیشمان هاوێشتووە لە دروستکردنی بەنداوەکان و ڕۆک باسم کرد، یانیش لە پرۆژەی ڕۆناکی بۆ نمونە لە
وەستاندن و هەڵگرتنی ئەو هەموو موالیدە کە ئەبوونە هۆکاری پیسبوونی ژینگەی شارەکان ئەمە هەمووی کارێکی ئەرێنی بووە و ئەنجامەکانیشی وە بزانم بە دەرکەوتووە. لە کۆتاییدا من دەمەوە بڵێم کە ئێمە چاوەڕێنین مەعجزە بە خوڵقێ ئەبێ خۆمان مەعجزە دروست بکەین، خۆمان ئەتوانین وڵاتەکەی خۆمان ئاوەدان بکەین و کاروانی ئاوەدانی لە کوردستان کە دەستی پێکردووە بەردەوام دەبێت. هیوادارین هەمووتان یارمەتی دەرمان بن، تەندروست بن، سەلامەت بن، سوپاسی دۆستەکانمان دەکەین بۆ پشتیوانیکردنیان. زۆر زۆر بەخێر بن، سەرسەر و سەرچاوان، ئینشاڵڵا کوردستان هەر ئاوادان بێت.